گۆرانیە پێشکەشە بە کاکە جەمالی بەرز و بەڕێز ناکوم زەمان چاوەکانی ماسەکەمە دەبەندیش مەسە کاک ئاواتی بەرز و بەڕێزە تۆمار دەکەین ئینشاءڵڵا هەوادارانی بەدڵیان دەبێ و ئینشاءڵڵا زوو ئازادیش دەبێ. ئەی سڵاو لە ئاوەند بۆکانی سڵاو لە ئاوەند بۆکانی ماشەڵڵا خانەدانی لێرە سڵاوت لێ دەکەم نەرمەندی کوردستانی ئینشاءڵڵا ئازاد دەبی ئینشاءڵڵا ئازاد دەبی ماز دەکەم چاوەکانی من سەردانی تۆ دەکەم بە غەوسی زدی سانی من سەردانی تۆ دەکەم بە غەوسی زدی سانی ئاغام نەقیب جەمالە ماز دەکەم چاوەکانی هەر بۆ هەڵمەدمان تچی توژنی بینی گەرانی بە دووربێتن لە بەڵا عەبدولقادری گەیلانی ئەرەوەی لە بیرتە ئەو دەمانە ئەو دەور و ئەو دەورانە هاتم لە بۆ سەردانت وەکو شێت و دێوانە لە بیرتە کەماچم کرد دوومەد لەو نێو شەوانە شەرد بێ لە بیرت نەکەم تا ڕۆژی ئەم زیکانە لە بۆ نەقیب جەمالی بۆی دەڵێم بەو چاوانە یادی ئاوات بۆکانی ئێستاکە لە زیندانە کاکە ژەن خەمێ مەخۆ زیندان جێگەی شێرانە من دێمە سەردانی تۆ وەڵڵایی بەم زوانە ئەوە شەڵمەت منتیکە کامیرەی لەسەر شانە بەخێرهاتی لێ دەکەم هەرچی لێرە میوانە ئەوەش نەقیب جەمالە بۆی دەڵێم بۆ چاوە